مامۆستایان و فەرمانبەران ماوەی 15 ڕۆژمانیان لە خواردن گرت. ماوەی 9 ساڵیشە لە شەقامن و خۆپشاندان دەکەن. دەسەڵاتی حیزبی لە هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە گرفتێکی ئەوتۆیان نەبوو لەگەڵ ئەم ناڕەزایەتیانە. بەڵام کاتێک دەست بۆ شادەماری ئابووریان براو ڕێگە لە تەنکەرە سوتەمەنیەکانیان گیرا بەرگەی 2 ڕۆژیان نەگرت و هێزی مەدەنی و سەربازیان کرد بە گژی مامۆستایان و فەرمانبەراندا. لە عربەت ڕووی ڕاستەقینەی ئەو دەسەڵاتی دەرخست کە 32 ساڵە بانگەشەی ئازادی دیموکراسیە کات کە ئاڵێمە حیزبێکی سۆسیال دیموکراتین وڵێ ئەمە بە ئازادی ڕێگادن بە هەموو چین و توێژەکان مافی خۆیان داوا بکەنەوە بە ئازادی خۆپشاندانەکەن ڕێپیاوانەکەن بەڵام لە کاتێکە کە دەسەبێ بۆ شادەماری ئابووری ئەو دەسەڵاتە ڕاستەوخۆ هاواری لێ بەرزە بێتەوە بە شێوازێکی زۆر ناشیرینش پەلامارتەیە بە شێوازێک پەلامارتەیە و بە شێوازێک ڕوبەڕوتە بێتەوە ئەسڵەن هەست لە هیچ شوێنێکی مەدەنیا جێگەی نابێتەوە بەڵکو ئەچێتە ئەو سنوورەی کە پێ ئەڵێن بۆ نمونەکە ئێمە ئەڵێن زۆنی زەرد زۆنێکی دیکتاتۆرە بەڵام دوێنێ شەبینیمان دیکتاتۆریش لەم زۆنەشدا بە شێوازێکێکە بەڕاستی هیچ فەرقینە لە هەردوو زۆنەکە لە زێر دەسەڵاتی هەردوو حیزبەکە هیچ ئازادیەک نییە. ئێمە نمونەمان زۆرە. ئێمە ماوەی 15 ڕۆژ کە مامۆستایانمان گرتنیان هەبوو کەناڵەکانی دەسەڵات کە چاپێکوتنیان پێکردین پێشوەختیان وت قسە بە حکوومەت بڵێ بەڵام قسە بە حیزب و بنەماڵە مەڵێ ڕەخنە لە حکوومەت بگرێ بەڵام ڕەخنە لە حیزب و دەسەڵاتدارانی حیزب و ئەوانە مەڵێ. من هەرچەندە مامۆستایان و فەرمانبەران بڕیاریان دابوو تا وەڵامدانەوەی داواکاریەکانیان لە نزیک عربەت بەردەوام بن لە ڕێگری لە تەنکەرەکان بەڵام هەرزوو هێز ئەمنیەکانی ناوچەکە بە توندوتیژی کەوتنە گیانی ناڕازیەکان و کۆتاییان پێهێنا. بەو پێی ڕێگریکردن لە بەقاچاقبردنی نەوت بە تەنکەر وشکردنی شادەماری ئابووری و هێڵی سووری یەکێتی و پارتیە لەم سنوورە و لە سنووری زۆنی زەرد. یەکێتی ڕێگات پێدەدا خۆپیشاندان بکەی ڕێگات پێدەدا خێوەتی هەڵبدەی ڕێگات پێدەدا ڕێگای بگری بەڵام دوایە بە زۆر بە ناشیرنی و زۆر بە دڕندانە کۆتاییت پێدێنێ وەکەوەی دوێنێ شەوێ لە عربەت ڕۆیدا بەڕاستی ئەوە ئەمفالێکی زۆر نامەردانە و بێویژدانانە بوو. ینی بەڕاستی تەسەور دەکەم لە هیچ دەسەڵاتەکی ئەوەدانە بێ خەڵکی خۆیت بغزێنتە ناوی بۆ خۆیان بەربارانی تەنکەر و سیارە بکەن و دوایەوە بەسە خۆپیشاندانیدا بێن. جیاوازێک لە مەفهومدانە نییە لە مابینی یەکێتی و پارتی تەنها جیاوازەکەیان ڕەنگە دەنا لە ئازادی دەڵێ لە بیرکردنەوە دەڵێ لە هەڵسوکەوت دەڵێ بەرامبەر چالاکوانان و مامۆستایان هیچ شتێکیان جیاواز نییە. بە نمونە ئێمە چوین بۆ دێگەڵە ڕفتاری پارتی چۆن بوو لە عربەتیش دوێنێ شەو هەمووتان بینیتان ڕفتاری یەکێتی چۆن بوو بگرێت زۆر قێزەوەتریش بوو لەوە ینی کۆمەڵێک سیناریۆی داتاشرا و بە کۆمەڵێک بەرنامەی چۆن دەڵێ بێمانە مامۆستایان بەلا جێرە شێوێن و بەرتوە شێن و ئەوە وێنا دەکاتن لە بەرچاوی کۆمەلگە و خەڵک. دەیان ساڵە نەوت بە قاچاغ و لە ڕێگەی تەنکەرەوە دەفرۆشرێت و داهاتەکەشی تا ئێستا نادیارە. ڕێگریکردن لە مامۆستایان و فەرمانبەرانیش بۆ ئەو بوو داهاتی ئەو تەنکەرە نەوتانە ئاشکرا بکرێت و بگەڕێتەوە بۆ هاوڵاتیان و موچەخۆران بەڵام بە زەبری هێز کۆتاییان پێهێنا. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.